کاممان شێتین. ڕۆژێک بالوولی حەکیم دەڕوات بۆ سەردانی یەکێک لە گۆڕستانەکانی شاری بەغداد. لە نێو گۆڕستانەکەدا دەنیشێ و دەکەوێتە جیهانی خەیاڵەوە. لەو کاتەدا خەلیفە هاڕوون بەلای گۆڕستانەکەدا گوزەر دەکات. دەبینێت بالوول بەتەنها لە گۆڕستان دانیشتووە. زۆر بە تووڕەییەوە پێی دەڵێت: بالوول، تۆ کەی عاقڵ دەبیت؟ بالوولیش سەردەکەوێتە سەر درەختێکی بەرز و بەدەنگێکی بەرز دەڵێت: ئەی هاڕوون، ئەی شێت، تۆ کەی عاقڵ دەبیت؟ هاڕوونیش لێی نزیک دەبێت و دەچێتە ژێر درەختەکە و بەسەر پشتی ئەسپەکەیەوە دەڵێت: من شێتم یان تۆ شێتی کە بەتەنها لە گۆڕستان دانیشتووی؟ بالوول دەڵێت: من کەسێکی ژیرم، تۆ شێتی. هاڕوون دەڵێت: چۆن؟ بالوول بەدەستی ئاماژە بۆ کۆشکەکانی هاڕوون دەکات و دەڵێت: چونکە من دەزانم ئەو کۆشکانە هەمیشەیی نین، کاتین و لەناو دەچن. تەنها بۆ ماوەیەکی کەم خاوەنەکانیان لە نێوانیاندا دەحەسێنەوە. پاشان ئاماژە بۆ گۆڕستان دەکات و دەڵێت: ئەمە ماڵی هەمیشەی و سەرئەنجامی هەموو مرۆڤەکانە. من دەمەوێت ئەم ماڵە ئاوەدان بکەمەوە پێش ماڵی دنیام. بەڵام تۆ کۆشکەکانی دنیات ئاوەدان دەکەیتەوە، ئەم ماڵەش وێران دەکەیت. ئاماژە بۆ گۆڕەکە دەکات. لەبەر ئەوە ڕقت لەو ڕۆژەیە کە لە ئاوەدانیەوە دەگوازرێیتەوە بۆ ماڵێکی وێرانە، لەگەڵ ئەوەشدا کە دەزانیت ئەوە سەرئەنجامی هەمووانە و دەربازبوون لێی ئەستەما. ئێستا تۆ پێم بڵێ کاممان شێتین؟ بە بیستنی ئەم ئامۆژگاریانەی بالوول، هاڕوونە ڕەشید دڵی کەوتە جۆش و دەستی کرد بە گریان و هۆن هۆن فرمێسک بە چاوەکانی دەهات نەخوارەوە و بەدەنگێکی پڕ لە گریان گوتی: سوێند بە خودا تۆ ڕاست دەکەیت. پاشان گوتی: ئەی بالوول، زیاتر ئامۆژگاریم بکە. بالوول گوتی: پەیامی خوای گەورە بەسە بۆ ئێمە، پابەند بە پێیوە و جێبەجێی بکە. پاشان هاڕوون گوتی: ئایا داواکاریەکەت هەیە تا بۆ جێبەجێ بکەم؟ بالوول گوتی: بەڵێ، تەنها 3 داواکاریم هەیە. ئەگەر بتوانی بۆم جێبەجێ بکەیت ئەوە زۆر سوپاست دەکەم. هاڕوون گوتی: داواکانت بکە. بالوولی حەکیم گوتی: یەکەم، دەمەوێت تەمەنم زیاد بکەیت. دووەم، لە فریشتەی گیانکێشان بمپارێزە. سێیەم، دەمەوێت بمخەیتە بەهەشتەوە و لە دۆزەخ دوورم بخەیتەوە. هاڕوون گوتی: ببوورە، ئەوانە لە توانای مندا نین. بالوولی حەکیمیش گوتی: کەواتە بزانە کە تۆش هەر وەکو مرۆڤەکانی دیکە بەندەی، نەک پاشا. منیش هیچ پێویستیەکم بە بەندەیەکی وەکو بەڕێستان نییە.